لەگەڵ ئەم پیاوە گفتوگۆی باسێک دەکەین کە پێویستیەکی هەموو مرۆڤێکە. 45 ساڵە بە حەسرەتەوە چاوەڕێ بۆ چرکەیەکیش بێت ئاوەتەکەی بێتە دی. سەعید سەلیم خان دانیشتووی ناحیەی دیانای ئیدارەی سۆرانە و نزیکەی نیو سەدەیە خەو نەچۆتە چاوەکانی. تەمەنم بەخۆم 6 ساڵە ماڵی 65م لەوەتی هەستم پێکرد لە 4-15 ساڵی خەوم نییە زۆر هیلاکشم ولا کە ئاخانەوادەکەشم براگەورەکەشم هەمان شتە و باوکم بەڕەحمەتیش هەمان شت خەوی زۆر کەم بوو و تا ئێستاش ینی بەڕاستی لە ژیانی خۆم زۆر بێزارم لە خەو هەموو شتێکە کە خەویش نەبی ینی شەوان هیلاک دەبم حەز ناکەم لە زستە ینی حەز لە زستان ناکەم تا نەهاوی شەو 2 ساعت 3 ساعت بیت چکە چەند شەو درێژبی زۆر هیلاکتر دەبم. دوو هاوڕێی سەعیدن و 30 ساڵ دەبێت پێکەوەن. هەر کە لێم پرسین لەگەڵ خەو چۆنن ڕێک باسی چیرۆکی نەخەوتنی سەعیدیان بۆ کردم. وەسی هەشت ساڵە من دەکە کاک سەعیدی پێکەوە من لە خستخانەی دیانەینا ئەتا ئێستا نەخەوتیە هیچ جێژ نەمایە دکتۆر نەمایە نەکە ئەو حەبوو مەبا حەبی لۆ نووسینە هیچ ئیسفادەی کارگەری لێ ناکە هەتا لۆ نمونە چۆکن دکتۆر حەدنانی لە هەولێرێ عیلاجی لۆ نووسی هیچ ئیسفادەی نەکرد دکتۆر تۆفرانی لۆ نووسی ئیسفادەی نەکرد تا ئێستا نەنووسێ. ئێستا من لۆ نمونە من بسمەوە نیوڕانە نوم هەتا هێواران شەوان لە سعات 9 لۆس بنێبانی بەس ئەو بە ئەزرەتە ئەڵێ 5 دقەی بەس شەوەشێ ڕۆژێ بەعاتم ژیانمدا یەک 5 دقەی نووسپامی سرعت مەکرد. هەمومان کە بمانەوێت پشوێک بدەین دەڵێن با سەرخەوێک بشکێنین بەڵام سەعید سەلیم خان تەنها پاڵ دەکەوێت بێ ئەوەی بخەوێت. بە گوتەی دکتۆر ڕێدار ئەمین پزیشکی دەرونی ئەم جۆرە حاڵەتانە دەگمەن و پێویستیان بە توێژینەوەیە. هەر مرۆڤێکیش کە تەمەنی لە نێوان 18 بۆ 64 ساڵ بێت لە 24 کاتژمێردا پێویستە 7 بۆ 9 کاتژمێر بخەوێت. محەممەد ئامۆکەی زاری کرمانجی سۆران.